ئەمە ئۆپڵێکی مۆدل 1993 کە 32 ساڵە لەسەر شەقام کاری تەکسی پێدەکرێت. ئەمەشیان تۆتاکرۆلایەکی 2025 کە ئەمڕۆ ئاڵوگۆڕی پێکرا لە نێوان ژمارەکانیان. ئێستا ئەمە ژمارەی تەکسی بۆ دەبەسترێت و ئەمەشیان ژمارەی خصوصی. بڕیارەکە لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چۆ بواری جێبەجێکردن دوای ئەوەی 11 ساڵ بوو تۆمارکردنی تەکسی لە هەرێمی کوردستان وەستا بوو. خۆی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ لە ئانوساتێکی باشدا بوو کە ماوەیەکی زۆرە ئۆتۆمبیلی نوێ نەکراوە بە تەکسی. ئەو ئۆتۆمبیلانی کە لەسەر شەقام هەبوون بەڕاستی هیلاک بووبوون لە کارکردن. پێویست بوو ئۆتۆمبیل ڕێگا بدرێ و بوار بکرێتەوە کە ئۆتۆمبیلی نوێتر بێتە ناو بوارەکە. خۆی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ دراساتێکی وردی بۆ کراوە. بڕیارەکە بە جۆرێکە کە هیچ کەسێک تێیدا زەرەرمەند نابێت لەبەرەوەی لە بڕیارەکەدا ڕوون کراوەتەوە. بڕیارەکە ئەو کەسەی کە تەکسی دەگۆڕێ کارێکی ئارەزوومەندانەیە، هیچ کەس ناچار نییە بە زۆرەمرێ ئۆتۆمبیلەکەی پێ بگۆڕن. ئەو کەسە ئازادە ئەگەر ئارەزووی وایە ئۆتۆمبیلەکەی خۆی کە پێشتر بەکاری هێناوە و هیلاک بۆ لە کارکردن بیگۆڕێت بە ئۆتۆمبیلێکی تازەتر، کارەکە ئارەزوومەندانەیە، دەچێت ئۆتۆمبیلێکی تایبەت دەهێنێ. ئینجا ئۆتۆمبیلەکە ژمارە کاتی بێ یان تۆمارکراو بێ بە ژمارە، دەبێ مۆدیلەکەی 2023 24 25 کەمتر نەبێ. ئەو کاتە دێم ژمارەی ئۆتۆمبیلە تەکسیەکە دەخاتە سەر ئۆتۆمبیلە تایبەتەکە، ئەو دەبێت بە تەکسی ئۆتۆمبیلە نوێیەکە. ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتر تەکسی بووە ڕەنجی دەگۆڕێت، دەیکاتەوە تایبەت، ئازادە هەر ڕەنجێکی بۆ هەڵدەبژێرێ و پاشان بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تابلۆیەک ژمارەیەک بە خۆڕایی دەداتە ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتر تەکسی بووە کە ئێستا دەکرێتەوە تایبەت. و ئەگەر ئۆتۆمبیلەکەش زۆر کۆن و زۆر هیلاک بێت لە پشکنین دەرنەچێ، ئەوە بڕیاری لەسەر دەدرێ هەڵبۆشێتەوە، نایەتەوە سەر شەقام جارێکی.